زیاتر لە 70 ساڵە دۆلاری ئەمریکی هەژمونی خۆی بەسەر بازاڕی جیهاندا سەپاندووە لەسەر ئاستێکی فراوان مامەڵەی پێوە دەکرێت. نەوت و کەرتی بازرگانی جیهانیشی کۆنترۆل کردووە، بەڵام لەم چەند ساڵەی دواییدا دۆخەکە کەمێک گۆڕاوە، هەڕەشەیەک بۆ سەر هەژمونی دۆلار دروست بووە. لە چەند لایەکی جیهانەوە دەنگی ئەم هەڕەشەیە دەبیسترێت. بەشێک لە هۆکارەکەشی پەیوەندی بە ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی چین و ئەمریکاوە هەیە. ئەمە جگە لەو دۆخەی جەنگی نێوان رووسیا و ئۆکراین دروستی کردوون. هەڕەشەیەک لە سەرزەمینی تۆپی پێوە. بە شێوەیەکی گشتی هەژمونی 70 ساڵی دۆلاری ئەمریکی کەوتۆتە بەردەم 5 هەڕەشەی جیاوازەوە. دەنگی یەکێک لە هەڕەشەکان لە ئەمریکای لاتینەوە دێت، بە دیاریکراوی لە ئەرجەنتین و بەرازیلەوە. ئەو دوو وڵاتە گەورەی ئەمریکای لاتین سەرقاڵی ئامادەکارین بۆ خستنە بازاڕی دراوێکی تازە بە ناوی سوور کە مانای باشوور دەگەیەنێت و مەبەستیان لێی کیشوەری ئەمریکای باشوورە. بە گوێرەی ئینسایدەر کە ماڵپەڕێکی تایبەتمەندی ئابووریە و بارەگای سەرەکی لە نیویۆرکی ئەمریکایە، پرۆژەکەی ئەرجەنتین و بەرازیل هاوشێوەی یۆرۆ لە داهاتوودا هەموو وڵاتانی ئەمریکای لاتین دەگرێتەوە. ئەم هەوڵی بەرازیل و ئەرجەنتین لە کاتێکدایە بە گوێرەی دوایین ئامار لە سەدا 96 بازرگانی نێوان ئەمریکای باشوور و ئەمریکای باکوور بە دۆلار بووە. هەر بۆیە بەرپرسانی ئەو دوو وڵاتە لاتینیە دەیانەوێت لە ڕێگەی دراوێکی هاوبەش و خۆماڵیەوە کۆتایی بەو هەژمونەی دۆلاری ئەمریکی بهێنن. رووسیا و ئێران لە بۆسەدان. ئێران و رووسیا کە بە دوو نەیاری سیاسی ئەمریکا دادەندێن، پرۆژێکی هاوبەشیان بۆ لاوازکردنی دۆلاری ئەمریکی هەیە. ئەوان دەیانەوێت دراوێکی کۆتکراو دروست بکەن کە جۆرێکی تازەی دراوی دیجیتاڵیە. ئەوان بەنیازن دراوەکەیان پاڵپشت بکەن بە یەدەکی زێر تاوەکو بتوانێت لە مامەڵە بازرگانە جیهانیەکاندا شوێنی دۆلار بگرێتەوە. بە گوێرەی ماڵپەڕی ئینسایدەر، ئەم هەوڵەی ئێران و رووسیا ئەو کاتە دەچێتە بواری جێبەجێکردنەوە کە تەواوی بازاڕی دیجیتاڵی رووسیا تەواو دەبێت. ئەم پرۆسەیەش زیاد لە 2 ساڵی پێویستە. ئێران و رووسیا دەیانەوێت لە ڕێگەی ئەم دراوە تازەیەوە تۆڵی ئەو سزایانە بکەنەوە کە لەلایەن ڕۆژئاواوە بەسەریاندا سەپێنراوە. هەڕەشەی ڕووپەی هندی. ڕووپەی هندی یەکێکی دیکەیە لە هەڕەشەکانی سەردۆلاری ئەمریکی. ساڵی ڕابردوو ئیمارات و هندستان گرێبەستێکیان ئیمزا کرد و ڕێکەوتن لەسەر ئەوەی تاوەکو ساڵی 2027 لە مامەڵە بازرگانێک نەوتیەکانیان بە دراوی ڕووپەی ئەنجام بدەن. گوتوشیانە قەبارەی ئاڵوگۆڕە بازرگانەکانی نێوانیان دەگەیەنە 100 ملیار یۆرۆ، بەڵام بە دراوی ڕووپێ مامەڵە دەکەن. ئەمەش دەبێتە یەکێک لەو گورزانەی لە دۆلاری ئەمریکی دەدرێت. ماڵپەری ئینسایدەر دەڵێت چینیش دەیەوێت لەسەر هەمان ڕێچکەی هندستان بڕوات و بیر لەوە دەکاتەوە بازرگانیە نانەوتیەکانی لەگەڵ ئیماراتدا بە دراوی لۆکاڵی ئەنجام بدات. پترۆدۆلار بۆ پترۆیوان. چین بەمۆ نەوەستاوە، بەڵکو لە دوای هەڵگیرسانی جەنگی ئۆکراینەوە بەردەوام لە هەوڵدایە لەگەڵ رووسیا بگاتە ڕێکەوتنی هەمیشەیی و تەواوی مامەڵە نەوتیەکانیشی هەر بە دراوی یوان بکات کە دراوی فەرمی چینە. ڕەنگە ئەم هەنگاوەی چین کۆتایی با سیستەمی پترۆدۆلار بهێنێت کە لە ساڵانی 70 سەدەی ڕابردووەوە کاری پێدەکرێت و نەوت بە دۆلار مامەڵەی پێوە دەکرێت. لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوودا چین هەنگاوێکی لەم شێوەی ناو ڕێژەیەکی زۆر نەوتی خاوی لە مۆسکۆ کڕی و لە بری دۆلار مامەڵەی بە یوانەوە کرد. هەر ئەمە شەوا دەکات پترۆدۆلار کۆتایی بێت و پترۆیوان جێگەی بگرێتەوە. ڤیکتۆر کاتۆنا کاشرۆڤەکارێکی ئابووریە لە یەکێک لە سەنتەرەکانی توێژینەوە لە ئەوروپا پێشبینی دەکات رووسیا بچێتە سەر کیشوەری ئاسیا و ئیدی بە شێوەیەکی فراوان دراوی یوان بەکاربهێنرێت لە مامەڵە نەوتیەکاندا. بانکی نێودەوڵەتی بۆ سەبەتەی دراو. رووسیا و چین و هندستان تەنها بۆ نەوەستاون تاکلایەنانە کۆتایی بە هەژمونی دۆلاری ئەمریکی بهێنن، بەڵکو لە لایەکی دیکەشەوە بەشداری هەوڵێکی فراوانیان کردووە و هەنگاوی زیاتریش چوونەتە پێشەوە.
هەڕەشەی پێنجەم هەڕەشەیەکی چەند لایەنە و لا گروپی برێکسەوە دێت کە لە 5 زلهێزی ئابووری پێکهاتووە و بریتین لا رووسیا، بەرازیل، چین، هندستان و ئەفریقای باشوور. گروپی برێکس کە کورتکراوەی ناوی هەر 5 وڵاتەکەیە ئامانجیان دامەزراندنی سیستەمێکی جیهانی دووجەمسەریە. یەکەم لووتکەی نێوانیشان لە ساڵی 2008 بەستووە. ئەم 5 وڵاتە بەنیازن دراوێکی یەدەک دروست بکەن بۆ ئەوەی سنوورێک بۆ هەژمونی دۆلار دابنێن. بە تایبەت چین و رووسیا هەوڵی جددی دەدەن هاوسەنگی بۆ سیستەمی ئابووری جیهان بگەڕێنەوە کە بەلای ئەوانەوە لەلایەن ئەمریکاوە کۆنتڕۆڵ کراوە. وڵاتانی برێکس دەڵێن بانکی نێودەوڵەتی لەلایەن ئەمریکاوە کۆنتڕۆڵ کراوە، بۆیە هەوڵ دەدەن جێگرەوەیەکی بۆ دابمەزرێن و ناویان لێناوە سەبەتەی دراو.